بەنامی خوای سوپاس و ستایشێ بێهەمتا پێی خوای گەورەی و داوا کەرمێ ڕەحمەت و وێش سڵام و وێش سەڵات و وێش کیان و پەیگیان و پاک و پێغەمبەریانی صلی الله عليه و آله وسلم و شەویستەکەم یۆ چاچێوا کە فرە خەتەرە سەر و ژیان و ئێمە و کەسایەتی ئێمە و حەیات و ئێمە بریتیاجە زینای زینا ئەشم هەریۆجە ئێمە داوێن و وێش عەورەت و وێش فرە پارێزن پێغەمبەر خوای صلی الله عليه و آله وسلم فەرماوە یەرێ کەسێ ڕۆ قیامەتینە خوا جەل جەلالوه قسەیشا چەنی مەکەرۆ تەسکیەشا مەکەرۆ پاکیشا مەکەرۆ هەر تەماشای چا مەکەرۆ عەزابێ وەفرە بە شیددەت و ناڕەحەت و قورسش پێی ئامادەکردێنی یۆ چا کەسا بریتێنجە پیرێوە کە زینا کەرۆ یا مەلیکێوە کە درۆزن بوو یا کەسێ فەقیر بوو و لوودبەرز خوا جەل جەلالوه قورئانە کە باس و زیناش کردن پێ ئێمە فەرماوە وەلا تەقرەبو الزینا نزیک و زینای مەگەندێ إنه كان فاحشة وساء سبيلا فاحشة خراپەکاریە ڕێوە فرە فرە خراپەنە کە ئینسان ڕۆژکەرۆن ئی دینە فرە دین و ڕەحمەتی بڕوا کردە ئی دینە ئەمرش بە نەکردێ میایی تەنانەت مریچڵێوە سەرە بڕە ئەمرش کردێن بە ڕەحم سەرش بڕ ڕەحمش پاکاتەیەکردن کە ئاژەڵەوە سەرە بڕی مەیەوە سەرە بڕی ئەمرش بە نەکردێنی کاردێکەڵ تێژەکەرە زوو بارژمل شەرە فەرماوە ئەنش پێغەمبەریانی صلی الله عليه و آله وسلم تەنانەت ئاکەسەی گوناهکارە پێغەمبەر خوا صلی الله عليه و آله وسلم فەرماوە دوعای شەڕیشەوە نەکرد دوعای هیدایەتیشە پێ کردێ این دینە دین و ڕەحمەتی کەچی مەسەلەی زیناینە سبحان الله ویر کردێەوە چەند عەزابەکە قورسە ئی کەسە یا ژەنج ئاردێنە یا ژەنج ناردێن ئەگەر ژەنج ئاردێ بۆ ڕەجم کردی ڕەجم یعنی بە تەوەنی درێژوانە تا مرۆ خوا ئا حوکمە قورسەشە پێیانێت ئەگەر ژەنج ناردێ بۆ سەد دارێژمە دریاوەنەوە ساڵی دوور و زریەوە و زیۆ نەفی دوور و زیۆ جەقەم و کەس و کار وێش ویرکەرەوە یعنی وەرە چەما خەڵکی و سەد دارێ دەباوەنە ساڵش دوورە وزاوە ئی عقوبە قورسە ئی سزا قورسێ کە خۆی نێنەرە پەیینێنە ئێمە یاونونە کە زینا فرە خەتەرە مەکردێ دوورێ گەندێەوە چەنەش دەی فەرمایشتێوەنە فەرماوە گر شەوێ خوا جەل جەلالوه گر شەوێ واڵە بە ڕێزەکە گر شەوێ خوا مێ ئاسمان و یەکەمی هاوار کرد خۆ عەبدەکەم کەس هەنداوە چێم وە نەکەرۆ هەتا دۆشمەنە کەس هەند دوعا کەرۆ جوابش دەوە کەس هەن ناڕەحەتیەوە نەبۆ ڕزگارش کرد و هەر مسلمانە چاکاتەنە هایش بۆ دوعا کەرۆ ئیلا خوا جوابش بوو فەرماوە فلا يبقى مسلم يدعو بدعوة إلا استجاب الله عز وجل هەر مسلمانێوە دوعێوەش بۆ دوعاکێ چاشەوە تاریکێنە کەرۆ خوا جوابش بوو إلا زانية تسعى بفرجها إلا ئافرەتێوە زیناکارە نەبوو کە خوا جوابش ماوە کە بڕۆ بلۆکار و کەسابەت کەرۆ بە داوێن و عەورەتیش و فەساد دلێ خەڵکی نەبڵاو کەرۆ خوا جوابش ماوە قوبوڵش مەکرد خۆ بە ڕەحم بە بەزەی چەنی عەبدەکە ئاست و کەسی زیناکارینە خوا جەل جەلالوه عقوبەی فرە قورسشن ئێمە پێویستمان بە ئانەیە کە نیشتیمان وێمە وڵات وێمە وەشگەرەک هاوزوان وێمە وەشگەرەک فەساد نازمێ بڵاو بوو یۆجە سەبەکە غەزەب و خوای سەر و هەر مەنتیقێ و هەر ریاگەوەرە بریتیاجە زینای کە ئینتیشارش کرد کە بە ئاشکرا کرا ئیترە غەزەب و خوای وارۆ عالەمەنە جیهانەنە یۆ چاچێوە کە کافرا فرە ئیسفادەشەوە نەکردن و سەرنج و خەڵکیشا کێشتن پێی وێشە بریتینجە مەسائل زینای هەر شێوێک نزیکڵ کەرەوە جە زینای حرامە وەلا تەقرەبو الزینا نزیک مەوە قسە کردەی تەماشە کردەی دەستبازی کردەی هەر شێوێک کە نزیکڵ کەرەوە واڵە بە ڕێزەکە وێ بەروستەی نزیبێن و جە زینای خوای نەهێش کردنوانە لاشەوڵ جوان پۆش نەرە مەچەکڵ چەنی چۆڵسەمێ بەرەوبا قەمەکە غیر و ئینەیە بە هیچ شێوازێ هیچ کۆڵ نازی بەرگن
بعض جد وسام دي قسم چنی کرده بعض واڵێ بەڕێزێجە هەورامان و ئەو دیمی واتم چی وێت ئەمە پۆژن لێرە واشە داخی دەوڵەتی منش واتم دەوڵەت هەدەفەکەش گر ئینە بیان کەشمە خرابنەوە گرد و جۆدەکەشی نەبیان کە ئەهل سنەتی خرابن شمەش تەنفیز و هەرمانەکە ئاغی کرد ئینسان کە قینش جە کەسێەوە بۆ مە بۆ تەختیت و کەسەکەی جێبەجێ کردو ئەشم عکس و تەختیتەکە ئای جمەوە هەتا خوا دەرو خێری جوانە کردەوە دەوڵەت پێ هیچ کەسی مەمەنەوە بەقا و حکمی سەر و زەمینی پێ هیچ کەسی نییە هەرچی دەوڵەت هێنە وڕا ملا ئەخلاق و ڕەوشت هەمەنەوە ئایندە و گریاگە سەر و زەمینی پێ ئەهل و دینین پێ ئەهل و خێرین پێ ئەهل و خواناسین ئێمە گرما چوار ڕێتەر ملمێ وەردەم و خوای جەلە جەلالو ئەخەسە چێش جواب ڕەب العالەمینی دەیمەوە پەنەش واتمێ چێش ماچۆ ئەی عەبدەکەم ئەی ئەمەتەکەم من جوانیم دای پەنە چێش هەڵپەنەکرد ماچی بەرەم وەسپێ خەڵکی وەروانەیەشم فرە ئاگا ماچە نەبوو فرە وێ ما پارێزن مێ تا خوای گەورەش ڕەحم و بەزەی وێش من مارەمج یۆ جە گوناها فرە گەورەکە بریتیا جە زینا جە تێکەڵبێ حەرامی ئەشم گرمەوە ما پارێزن مێ لعل خوای گەورەش پارێزنەوە و بەرەکی خێری ماوە نەکرد خوایەکیان گوناها گردی ماوەش بە بەرەکە خێری ماوە نەکەڕ و عەفوە ماکەرە هیدایەت ما زیاڵەکەرە وەزەما سەر و ڕاستە شەقامێەوە کە تۆ پەنەژە ڕازیە یا ئیلاهی ئێمە گوناهێ فرێما کردێن یا ئیلاهی عیبێ فرەمە ئامان سەر یا ئیلاهی بەڵام بەزەی تۆ فرە گەورن ئامن مەچێر و بەزەی مجەم المارەیە ئەکرەم الأكرمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين